نوێترین پرۆگرامی کۆمەڵایەتی من پێشکەشتان دەکەم لە شاری هەولێر لە شاشەی ڕاپەڕن فامیلی لە سەکۆی هاوڵاتی بیرروڕای ئێوە وەردەگرین سەکۆی هاوڵاتی سەکۆی ئێوەیە برا ئەو کاتت باش هێوا شێواش نزیکە بینەوە لە ساڵی نوێ چیت هەیە بۆ ساڵی 2024 و 2023 چی پێ نەبەخشیوی لە 2024 ئارەزوو چییە و ئەوانەی لە 2023 بەدەستت نهێناون پلان و بەرنامە چییە بۆ 2024 ئەو کاتت باشتر بەخێر نەسە چاوم ئەمن وەک کەسێکی پەروەردەی کە سەرپەرشتاری پەروەردەیما ئەوەی لە 2023 لە پلانماندا هەبوو بەشی زۆریمان توانیتمان جێبەجێ بکەین بەڵام بایەوەی هەرمایان نەمانتوانی پێڕابگەین و ئەنجامی بدەین ئینشاڵڵا لە ساڵی ئایندا وەک لە بواری پەورەدا ئەوەی نەمانتوانیوە بیگەینین جێبەجێ بکەین ئینشاڵڵا لە ساڵی ئایندا بە پەنای خوای گەورە ئینشاڵڵا بە هیمەتی هەموو مامۆستایان و هەموو سەرپەرشتیاران بتوانین کلێنێکی کەم لە بواری پەورەدا پڕکەینەوە کە نەمانتوانیوە بەڕاستی نەمانتوانیوە ئەنجامی بدەین ئینشاڵڵا لە ساڵی ئایندا بۆ قوتابیانی خۆشەویست بۆ مامۆستایانی بەڕێز جێبەجێ بکەین و بگەینە ئەو ئاسە و ئامانجەکە ئێمە وەکو کەسی پەروەردەی پلانمان بۆ دانابوو بیگەینە ئامانج و جێبەجێ بکەین هیچ شتێک هەیە لە 2023 بەدەست نهێنابێت لە 2024 هەوڵی بەدەستێنانی بدەیت هیچێکی ئەوها گرنگ نییە بەڵام وەکو حەز و ئارەزوو هەیتمان بڵێ ئینشاڵڵا کەمەک مایە بیگەینێ ئینشاڵڵا ئەوەش دەگەینێ کە ئەوە لە ناو دڵی خۆمە تایبەتە کە کاتێک گەیشتم پێگەیشتم و تانیم بەدەستی بینم ئینجا بڵای بکەینەوە ئینشاڵڵا پێگەی هەندێک لایەن وایە هاتنی ساڵی نوێ تەنها گۆڕێنی 2023 بۆ 2024 لای جەنابیشی تەنها گۆڕنی ژمارەکەیە نەخێر ئەوە ئەو کەسانی وا دەڵێن دیار هیچ پلانێکیان لە ژیاندا نییە ئەگەر پلانێک هەبووە لە ژیانی نەی ئەو قسە ناکە چونکە خۆ لە خۆدا هەر ساڵێک و ئامانجێکت دەبی لە کۆتایی مانجی دوازدەیان بدایەتی دەتوانێت مانجی دوازدە بۆ ساڵی نوێ پلانێکی نوێ دابڕێژی بتوانانی ساڵی نوێ کە 2024 بە پلانێکی جوان پێشوازی لەو ساڵە بکەین مەرزنیە من ساڵی ئەو ساڵ هەندێکی شەو بۆ کردیتم نەتوانم لە ساڵی نوێ ئەنجامی دەم نەخێر ئەوی لە ساڵی نوێ دێ شتی نوێیە لە دەستە خۆتە گۆڕانکاریەکە بکەیت دەتوانی ڕایگری دەتوانی بیگۆڕین بەڵام گۆڕینەکە ئەوەیە کە لە پێشتر لە ژیانم نەبووە لە ساڵی ئایندە ئیشی لۆ بکەم لەسەری بۆستم و خاڵەکان دیاری بکەم بەوەی بتوانم پێشوازی لە ساڵی نوێ بکەم کۆتا پرسیارم ئەمێ بپرسم لە شاشەکەی ئێمەوە چیت هەیە بۆ هاو نیشتیمانیان بۆ ساڵی نوێ سەرەتا حەزم لێ پیرۆزبایەکی گەرم لە هەموو گەلی کورد بکەم لە خێزانەکەم بکەم لە کەس و کارم بکەم لە هاوپشتەکانم بکەم ساڵی نوێیان لێ پیرۆز دەکەم ئینشاڵڵا لە هەم ساڵی ئایندە ساڵی خۆش و کامەرانی دەبێت ساڵی نەهامەتی و ئەو لایەنە دارایی کە دەتوانین بێنێ لە سەرمانە نامینێ و خەڵک بە خۆشی و شادی و بە ئارامی دەژیت زۆر سوپاس ئەو کاتت باش باشتر ئەمێ بپرسم پلان و بەرنامە چییە بۆ ساڵی داهاتوو وەڵای سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو گەلی کورد پیرۆز دەکەم بە تایبەتی شاری هەولێر وەڵای پلان ئینشاءڵڵا ساڵی 2023 بەرە کۆتایی دەڕوا نەهامەتیش زۆری تێدا بوو بەڕاستی و هیوادارم ساڵی نوێ ببتا ساڵێکی خۆشی و شادی و تەبایی بۆ گەلی کورد بە تایبەتی ئارەزوو چییە بۆ ساڵی 2024 ئەو شتانە لە 2023 بەدەست نێناون 2023 هەوڵە دێ لە 2024 هەوڵیان بۆ ئارەزووی وەڵای هەموو کەسێک ئارەزووی هەیە ئارەزووی من ئەوەیە ئەم هەرێمە پارێزراوی و بە ئاشتی و بە تەبایی و بە خۆشی دابژین و هیچ نەهامەتێک نێت بە سەرگەلی کوردە
کۆتا پێیامت چییە بۆ هاونیشتیمانیان لە ساڵی نوێدا؟ وڵی کۆتا پێم ئەوەیە ساڵی نوێ ئینشاءالله دەبێتە ساڵێکی خۆشی و شادی و برایەتی بۆ هەموو لایەنەکە. زۆر سپاس. کاتت باش؟ سپاس زۆرم سەلامەتی وارە سپاس. ئەمێ بپرسم پلان و بەرنامە چییە بۆ ساڵی 2024؟ بەقورعان ئینسان تەموعی زۆرە لە بەخە ساڵی نوێ بەڕاستی بەس ئینشاءالله ساڵێکی پەخێر و بەرەکەت دەبی لەبەرەوەی ساڵی 2023 بەڕاستی نەهامەتی بوو بێ موسەیی بوو بێ کار و کاسبی بوو بەس ئینشاءالله 2024 فەڕاعی دەکەتە ناو ملەتی کورد و بەخۆڕا دەبێت. هیچ شتێ هەبوو لە 2023 پێی نەگەی لە 2024 هەوڵی بەدەستێنانی بدەیت؟ بەقورعان شتێکی ئارێ وەڵا هەبووە بەس هەموو ڕقام و هەموو ژمارەیە. هەندێک کەس پێیان وایە گۆڕینی ینی تەنها گۆڕینی ژمارەکانە لە 2023 بۆ 2024 لای تۆ وایە گۆڕینی ساڵەکان جیاوازی دروست دەکات یان تەنها گۆڕینی ژمارەکانە؟ بەقورعان وڵە ژمارەش بە تاکید ژمارەش تەواو بەس ئینسانیش گۆڕان کای لە ساڵی نوێ دێتە بێت بەڕاستی هەزار تەموعی هەیە هەزار بەرنامە هەیە 2023 ساڵی نوێ ئیدی هیوادارم هەر کەس نیازی دری خۆی بچیە دێتە دی ئینشاءالله. کۆتا قسەی جەنابتان بۆ هاونیشتیمانیان. بەقورعان هیوادارم ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بی ساڵێکی نوێبی ساڵێکی خێر و بەرەکەتی هاتبی بەڕاستی 2023 خێر و بەرەکەت نەوە بەڕاستی هیچ کە ساڵی بوو بەس ئینشاءالله 2024 خێر و بەرەکەت و پارە و مەعاشم بوو خەرچی دەبی بەڕاستی هیوادارین جێبەجێبی. زۆر سپاس. هەموو ڕۆژانی دووشەم کاتژمێر 7 ئێوارە دەبین بە میوانی ماڵەکانتان چاوەڕوان بن. کاتت باش؟ کاتت باش باش سلامەتی خێر بێ سەر چاوم. چیت هەیە بۆ ساڵی نوێ؟ وەڵا ساڵی نوێ ئینشاءالله لە ڕابردوودا ڕاستی وەڵایە من هیچم پێ باش نەبوو بەس ئینشاءالله 2024 ساڵێکی زۆر خۆش دەبێت بشوارم بەخوای گەورە ڕاستی لە 2023دا هیچ نەبوو هیچ خۆم پێ خۆش نەبوو بەقورعان ئینشاءالله ئەگەر خوای گەورە تەمەن مەودا بدا لە 2024دا ئینشاءالله کاتێکی خۆش و بەسەر دەبین و ئینشاءالله خۆشیش دەبێت. چ شتێ هەبوو لە 2023 پێی نەگەی لە 2024 هەوڵی بەدەستێنانی بدەیت؟ والله ما بڵێن چێ بەقورعان 2023 هیچ خۆش نەبوو بڵێ مەتوچێ والله هیچ ناتوگوتن هیچ هەر هیچم ئەمن بزم بێ باش نەبێ بەقورعان بەس ئینشاءالله 2024 دەبێتە ساڵێکی خۆشی و برایەتی لە بینی ئێمە هەموو مسلماناندا ئینشاءالله. کۆتا پەیامی جەنابەت بۆ هاونیشتیمانیان بۆ ساڵی 2024؟ والله پێم ئەوێ بە هەموو خەڵکی ئینشاءالله 2024 بتە مایەی خۆشی و برایەتی لە بینی ئێمەدا ئینشاءالله ساڵێکی خۆش بەڕێ دەبێت مشتیان بەخوای گەورە. دەستەکانت خۆش زۆر سپاس. کاتت باش. زۆر سپاس بەخێر بێ. ئەمێ بپرسم چیت هەیە بۆ ساڵی نوێ؟ پێشێکی بەخێر بن پیرۆزبای لە ئێوە دەکەم بۆ بۆنی ساڵی نوێەوە وەڵام من شتێکەیە یعنی بەڕاستی ئەمە وەکو کورد من خۆم وەکو شخصی خۆم لە بازاڕم ئێمە 32 ساڵم چاوپێکەوتنەکەین و پیرۆزبای لە یەکترەکەین بەڵام بەداخەوە گۆڕانکارێکی وا نابینین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە ڕۆژانەمان دووبارەیە بۆیە تەنها وشەیەکە ساڵەکە ئەگۆڕێ واتە ڕقەمەکە ئەگۆڕێ ژمارەکە ئەگۆڕێ هیچ لە یعنی نە لە ژیانی خۆمان نە لە ژیانی دەوروبەرەکەمان ناگۆڕێ لەوانەیە کۆمەڵی ڕوودا و ڕوویدا بێ بەڵام بەداخەوە خۆی ئەم ساڵانە دەبێ ئەتوو کۆمەڵێ هام دەرسی لێوەرگری کۆمەڵێ گۆڕانکاری لە ژیان تا ڕووبدا بەڵام سێکەی لە کوردستانە لە تاکی کووردا زۆر تەنها ڕقەمەکانە بۆیە من هەم گەشتبینم ناکرێ ئێمە ڕەشبین بین بۆ ڕۆژەیە بەڵام گەشتبینین هیوادارین ئەم ساڵ با جیاواز بێ هیوادارم ساڵی داهاتوو کۆمەڵی گۆڕانکاری لە کوردستانە ڕووبدا. کۆتا پەیامی جەنابەت.
وڵا پەیامی من وەکو پەیام هیوادارم بەعام لە سەرتاسەری جیهان ئاشتی بەرقەرار بێ. بەڕاستی من یەکێکم لەو کەسانە دژی شەڕم، هیوادارم شەڕ نەمێنێ لە 2024 ئەم شەڕانەی کە کۆمەلگای لە ناو برد، مرۆڤایەتی لە ناو برد. بۆیە من پێم خۆشە لە 2024 شەڕ نەمێنێ و ئاشتی بەرقەرار بێت لە هەموو جیهاندا و تایبەتی کوردستان. زۆر سپاس. سڵاوت لەبێت. سڵاو لە جەناب شتان بەخێر بێت. هێوا شێواش نزیکە بینەوە لە ساڵی نوێ. ئەمە لێ بپرسم چیت هەیە بۆ ساڵی نوێ؟ تەمان تێپەڕێبوونی هەر ساڵێکی لە تەمەنی هەر تاکێک یار کەسێک بەسەرچوونی ئەو تەمەنێتی کە خوددا پێداوە، بەڵام گرنگ ئەوەیە تۆ کە ساڵێک دێتە ژیانتەوە یا ساڵێک لە تەمەنە زیادە بێ بتوانی بە پلان و بە ئەو پرۆژانەی کە لە مێشی خۆداناوە لە بەرنامج و لە دیرگای خۆدۆ داتناوە بە جوانی پەیڕەویان بکە یاخود بتانی وا بێت کە بە تێپەڕبوونی ساڵەکە تۆ دەست بەتاڵ نەبێت یا بە بیرۆکێکی پڕەوە پێشوازی لە ساڵی تازە بکەیت. ئارەزوو چییە بۆ ساڵی نوێ؟ یعنی هەندێک پێیان وایە تەنها گۆڕانی ژمارە 2023 بۆ 2024 لای تۆش ئاوایە؟ بە بڕای من نەخێر تەنها گۆڕانی ژمارە نییە، ئینسان کە تەمەنی گۆڕانکاری بەسەردادێ لە ژیانە هەر وەک چۆن تەمەنی هەر ئینسانێک لە منداڵەوە بۆ مێر منداڵ دوایی گەنج دوایی پیر تەمەن و ساڵاکانی بەو شێوەیە ینی گۆڕانکاری ڕوادا گرنگەوەی تۆ بتانی گۆڕانکاری بکەیت لە ژیانی خۆتا لەوەی کە ساڵێک دێتە سەر ژیانتەوە ساڵێکی نوێ کە پێشوازی لێکەی بتانی بە پلانی زۆر باشەوە بە ئامادەبوونێکی واوە کە تۆ بتانی هەموو ئەو شتانەی کە لە مێشی خۆت لە بەرنامە و ئایدیای خۆدانەوە بتانی جێبەجێ بکەیت بۆ ئەوەیە کە ساڵی ئایندە بتوانم ئەوە بڵێم ئەمێ هەمیشە بە گەشتبینیەوە بدڕایینە ساڵەکان و هاتنی ساڵی تازەیش وا بێت ئێمە خۆمان بە باشترین شێوە بۆ تێپەڕبوونی ساڵێکی تر و هاتنی ساڵی تازە بخوازی. کۆتا پێیامی جەنابەت بۆ هاوڵاتیان بە بۆنی ساڵی نوێەوە دەخوازم هەموو ئەو هەر هاڵاوتێک هەر تاکیجی ئەم نیشتیمانە ئاوات و خۆزگەکانی بێتە دی وە گەشتبین بێ بە ڕۆژەکانی داهاتووی و لە بیرکردنەوەی ناخۆشیەکانی بێ گرنگەوەیە تەندروستی هەمووان سەلامەت بێت. زۆر سپاس. ئەوەی بینیتان سەرنج و تێبینی هاونیشتیمانیان بوو سەبارەت بە ساڵی نوێ لە سەکۆی هاوڵاتی بۆیە منیش ئەڵێم هاتنی ساڵی نوێ پیرۆزەکەم لە تەواوی هاونیشتیمانیان هەر شاد بن. ئەی شاری شارانم هەولێر ئەی جوانی جوانانم هەولێر جێ یەکچە شوخەڵی چاوڕاش جێ عەشق و یارانم هەولێر ئەی شاری شارانم هەولێر ئەی جوانی جوانانم هەولێر جێ یەکچە شوخەڵی چاوڕاش جێ عەشق و یارانم هەولێر
دڵم هەولێر جانم هەولێر قیبلەی کوردستانم هەولێر